یەکەم وێستگەی گەشتەکەشیان ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە دەستیان پێ کردووە لەسەر داوای خۆیان سەردانی مۆنومنتەکەیان کردو لە یەکەم بەرنامەی ئەمڕۆیانە پاشان بڕیاری سەردانی چەند ناوچەیەکی گەشتیاری بکەن و ژمارەیان 32 گەشتیارە و قەرارە و بڕیارە لە هەفتەی داهاتووە و لە هەفتەی دواتریش چەند گروپێکی کەس سەردان بکەن لە تایلەندەوە لە وڵاتانی خلیجەوە ئەو لە وڵاتانی ئەوروپی و ئەم گروپێکی ئێستا هات نزیکەی 32 گەشتیارە. So we are travelers from Germany, from Netherlands and from Switzerland. ئێمە مەجموعەیە گەشتیاری ئەوروپین کە هاتوین لە وەرزی بەهارە سەردانی هەرێمی کوردستانمان کردووە لەبەرەوەی وەرزی بەهار هەموو شوێنەکان جوانن بۆ ڕازێنراونەتەوە لە وڵاتەکانی سویسرا و ئەڵمانیا و هۆڵەندا و سەردانی هەرێمی کوردستانمان کردووە وێستگەی سەردانەکەشمان هاتووی بۆ مۆنومنتی هەڵەبجە من وەکو خۆم پێشتر معلوماتمە بۆ زانیاریمە بۆ لەو کاتاکە لە 1970 ئەم کارە ساتە ڕوویاوە و زۆر دڵتەنگم بەوە بەڵام ئەو شتێک کە زۆر من دڵتەنگە کاتبوو بە بەردەوامی خەمی پێ ئەخۆم ئەوەیە ئەم کارە ساتانە دووبارە ئەبنەوە ناتوانین سوود وەرگرین یعنی دەرزێکی لێ وەرگرین ئەمەی کە ڕوویاوە لە پێشتر و ئەوە تامە بە هەمومان ئەیبینین ئەم کارە ساتانە بە جۆرێکی تر و بە شکڵێکی کە دووبارە ئەبنەوە.